دۆخ و گوزەرانی خەڵکی خراپتر بۆ لەو کاتێک کە خەڵک خۆپیشاندانی دەکرد. دەمانەوێت گفتوگۆ لەسەر ئەم بابەت بکەین بە میوانداری یەحیا نەوزەرێکێک لە چەلەکانی خۆپیشاندانەکانی هەفتەی شوبات و ڕۆژانی دواتر. کاک یەحیا ڕۆتان باش. ئێوە یەکێک بوون لە چەلەکانی خۆپیشاندانەکانی هەفتەی شوباتی ساڵی 2011 لەو کاتەوە تا ئێستا دۆخی هەرێم ینی هەستەکەن هیچ جیاوازێکی بەخۆوە بینیوە؟ ئەم کاتتان باش، زۆر سپاس بۆ بەڕێستان. ئەگەرچی ئەمە لە ساڵیادی شەشەمی ئەو ناسۆریەداین کە لە حەڤەی شوباتدا ڕوویدا، بەڵام ئەوە ڕێگر نابێت لەوەی کە ئێمە لێرەوە پیرۆزبایی لە کەناڵی NRT بکەین کە شەشەمین ساڵیادێتی و لە هەمان ڕۆژدا چۆن حەڤەی شوبات جوڵانەوەی مەدەنی بردە قۆناغێکی نوێ و ئۆپۆسیۆنی بردە قۆناغێکی نوێ. بە هەمان شێوە NRT توانی ڕاگەاندنی کوردی بەرێتە قۆناغێکی نوێ و جێگەی پیرۆزباییە. سوپاسانەکەی. بەڵێ داواکاریەکانی حەڤەی شوبات وەک خۆی ماون بەو ئیزافەی کە تەجروبەیەکمان هەیە 6 ساڵ لەمەوە پێش خەڵکی چوونە سەر شەقام و دواتر سەرای ئازادی لێ دروست بوو و دواتر داواکاریەکان بوونە بڕیاری لە پەرلەمانی کوردستانەوە، بەڵام بەداخەوە تا ئێستا بڕیارەکە بێسەر و شوێنە و هیچ بڕگەیەکی لێ جێبەجێ نەکراوە کە ئەگەر ئێمە ئەو گرەی کە بەدەست ئەکرایەوە لە حەڤەی شوبات و لە سەرای ئازادی و ئۆپۆسیۆن و دەسەڵاتیش دوای سەرای ئازادی لە ڕێگەی جێبەجێکردنی ئەو بڕیارەوە یانتوانی ئەو گرەیە بەدەست بکەنەوە، بەداخەوە ئێستا ناچار نەبووین کە هەموو ژیرەکانی ئەم کوردستانە خەریکە دانیشان ئەشکێ و ئەو گرەیان بۆ ناکرێتەوە، کە ئەوە هەڵەیەکی استراتیژی بوو دەسەڵاتی کەوت و هەڵەیەکی استراتیژی بوو ئۆپۆسیۆنی شتەی کەوت کە نەیتوانی لە جێی بەدواداچوون بۆ بڕیارەکە و جێبەجێکردنی ئەو بڕیارە پێش 6 ساڵ لەمەوە پێش شوێن کۆمەڵێ پلەپۆست و بەشەکێکی دەسەڵات کە و کە ئەوە وای لێکردین ئێستاوەتان لە قۆناغێکە خۆزگە خوازین بەو سەردەمە و بەو کاتانە. واتە لایەنەکانی ئۆپۆزیسیۆنی ئەو کاتیش ڕازگۆ نەبوون لەگەڵ داواکاریەکانی شەقامدا کە ئەو کات پشتگیریان دەکرد؟ ئەگەر بەو زمانە نێڵێن ئەتوانین بڵێن نەیانتوانی لەجێ ئەوەی داواکاریەکان جێبەجێ بکەن کۆمەڵێ بەشە حیزبیان داوا کرد کە ئەگەر داواکاریەکانیان جێبجێ بکردایە ئەو چاکسازیانەی لە بڕیاری ژمارەدوی پەرلەمانە هەبوو لە باسی دەستور، لە باسی سەرۆکایەتی، لە باسی هەڵبژاردن، لە باسی هێزی چەکدار، ئێستا ئێمە ئەم دۆخی کە ئێستا تێکەوتون و هەموو هێزەکانیش باجەکەی دەدەن لە پێشیانەوە گەلی کورد تێی نەیەکەوتین بە دڵنیاییەوە. باشە تۆوەکو چارەکێکی خۆپیشاندان ینی پێت وایە دۆخی هەرێم پێش حەفتەی شوباتی 2011 باشتر بوو یاخود ئێستا ینی خۆندێک لە چاودێران دەڵێن کە دۆخەکە ئێستا زۆر خراپتر بووە لەو کاتە بار و گوزرانی خەڵک قورسر بووە و دۆخی گشتی هەرێمی کوردستان گەڕاوەتەوە دواوە ینی بە شێوەیەکی گشتی. بە دڵنیاییەوە دۆخی ئێستای هەرێمی کوردستان نە لە ڕووی ئابووریەوە نە لە ڕووی سیاسیەوە نە لە ڕووی ئەمنیەوە بە هیچ شێوێ بەراورد ناگرێت بە پێش حەڤەی شوبات، بەڵام ئەبێەوەمان لەبیر نەچێ حەڤەی شوبات و سەرای ئازادی هەڵقوڵاو و دروستبووی دۆخ و ساتێکی تایبەت بوو کە بریتی بوو لە بەهاری گەلانی ناوچەکە و ئێمە بە بەرچاومانەوە بن عەلی و موبارەک و قەزافی ڕۆشتن و ئەمە نەک گەلی کورد ئیستیجابەی هەبوو لەو ساتە وەختا و هاتە سەر شەقام بۆ ئەوەی ئەمیش زۆرترین داواکاری و گۆڕینی سیستەم کە تەنانەت دەسەڵاتیش ئەو پەیامەی بەڕوونی وەرگرد و هەمووی لە سەرۆکایەتی هەرێمەوە بۆ حکوومەت بۆ پەرلەمان هاتنە سەرخەت لەسەر لەگەڵ داواکاری خۆپیشانداندا و بە جددی لە دۆخەکە ترسان و ئامادەیان دەربڕی چونکە یانزانی ئەگەر ئەوە بەسەر بن عەلی و بەسەر موبارەک و بەسەر قەزافی بێ ئەوە ئەم دەسەڵاتانی ئێرە زۆر کەم تواناترن بەراوان بەوان. ئێمە بێبزین ئەوە بەرهەمی ئەو دۆخە تایبەت و ئەو حاڵەتە تایبەتە بوو، بەڵام ئێستاوەتان لە دۆخێکە بەداخەوە دژە شۆڕش و دیکتاتۆرەکان توانیان لە مەوجەی دووەمی شۆڕشە شکست بە شۆڕشگەڕان بێنن وەک بینیمان لە میسر کودەداکرا و لە سووریا دیکتاتۆرێ ڕاگیراوە دوای 600,000 کوژراو. ئەمە پەیامێکی سلبیدا دیسان بە دەسەڵاتی ئەمە کە وابزانێ ئەتوانێ بەردەوام بێ و ئەم دۆخە نەخوازراوە ڕابگرێ کە خەڵکیش لە بیرمان نەچێت لە پاڵشەڕی داعشە خەڵکیش ئەم خاڵانە بەڕوونی ئەبینێ وەک چۆن لە 2011 بەڕوونی کەشوهەواکەی ناوچەکە و دەوروبەری خوێندەوە و لە کاتی خۆیان هاتە سەر شەقام. ئێستا هەمان ئەو خەڵکەیە و هەمان ئەو داواکاریانەیە و بە زیاتر و بە خراپتر، بەڵام خەڵکەکە دۆخەکە هەڵەسەنگێنێ و ئەم واقعە ئەخوێنێتەوە و بە پێ ئەم واقعە هەنگاوانێ نەگەوەی لە بیری چوو بێتەوە.
بۆچی ئەو کاتە ینی ئەو کاتە ینی خەڵکە واقعەکەی نەدەخوێندەوە کە لە حەفتەی شوباتە وەک دەوترێت ینی موچە لە کاتی خۆیدا دابەژەکرا بەشکی زۆری خزمەتگوزاریەکان وەکو پێویست لانی کەم لە هەندێک شوێن هەبوو یاخود باشتر بلەم دۆخی ئێستا ینی ئەو کاتە خەڵکێک دەپرسێ و کاتە خەڵک داوای چی دەکرێت ینی کێشەکانی هەرێمەوەندە گەورە نەبوون کە ینی خەڵک بەو جۆرە بژێ سەر شەقام بۆی یاخود دۆخەکە بە پێچەوانەوە خەڵک زۆر واقعی بوو چونکە لەو کاتەیە کاتی گۆڕینی سیستەمەکانی ناوچەکە بوو وەگوتم بن عەلی هاتە خوارەوە مبارەک هێنرایە خوارەوە لە لیبیا لە ئەمانە هەموو ئەمە ڕووداوێکی گەورە بوون و نەسیمی ئەو بەهارەی کە ڕووی کردە ناوچەکە کوردستانیشی گرتەوە بۆیە داخوازیەکانی خەڵک لەو کاتەیە گەشتە ئاستێکی ئینسانی کە باسی کەرامەتی تاک بێ و باسی هاوڵاتیم بوون بێ و باسی سیستەم بێ و باسی بێلایەنکردنی چەک بێ لە کوردستانە و بە کوردستانی و بە نیشتیمانیکردنی هێزە ئەمنیەکان بێ هەرێمی کوردستان ینی گۆڕینی سیستەم و سیستەمی سیاسی وانە گرنگە یان بار و گوزەران و بژێوی ژیانی خەڵک تۆ ئەگەر لە 2011 و پرسیارە بکەی کە موچە تەواو بوو و لە ساحەڤەی نەوتی عێراق ئەهاتە کوردستانەوە بە تریلیۆن دۆلاری ئەمانە دەست ئەکەوت لەو کاتا جوابایتەوە خەڵگەیوت بەڵێ مافمەوێت سیستەم مەوێ بەڵام ئێمە ئیسا ئەم پرسیارە لە 2017 ئەکەین کە وەڵامەکەی وازەحە لە لای خەڵکی ئەڵێ من سەرەتا نانم ئەوێ بژیم دوای نان دوای بوژانەوە دوای قوت ئینسان بیر لە کۆمەڵەشتی تر دەکاتەوە کە لە 2011 هەبوون قود هەبوو موچە هەبوو بەڵکو لە ژێر فشاری خۆپشاندانەکاندا دەسەڵات زۆرترین موچەی زیاو کرد و زۆرترین خزمەتگوزاری ئەکرد چونکە نەوت بیرمان نەچێت لەو کاتە لەسەر و $100 بوو ئێستا نەوت کە لە خوار پەنجاوە و لە شەڕی داعشین و دۆخێکی ناخوازان لە ناوچەکە ئاگوجارێ ئەو پرسیارە دوو وەڵامی جیاواز دەدرێتەوە لە 2011 بەڵێ وەڵامی ئەوە بوو ئێمە سیستەمی سیاسیمانەوێ و ئازادی زیاترمانەوێ و ئەمانەوێ کارێ بکەین کە لە مستەقبەلا تووشی ئەمە نەبین کە تووشی بوون ئێستا بەڵام ئێستا وەڵامی ناگەڕێتەوە بۆ ئەو داواکاریانە یان هێشتا تا ژیان و گوزەرانی باشتر نەبێت جاری کە خەڵکە و داواکاریانەی کە لە حەڵی شوباتە بەرزی کرد بۆ گۆڕانکاری لە سیستەمی حکومڕانی و چاکسازی سیاسیدا خەڵک زۆری ماوە بگاتەوە ئاستە بگاتەوە ئەو داواکاریانە قسەکەوەی ئێمە وستین لە بارێکی تەنگەتاوی دارایی سیاسی سەربازیە لەم بارە تەنگەداوە وەکو حاڵەتی تەواریەوە بێ ئیزعافاتی ئەوەلی بۆ بکەین کە بریتێ لەوەی ئەم دۆخە ڕزگارگەین کە باسی موچە و قوتی خەڵکە نە ئەوەی ئێمە پێویستمان بە ژیانێکی خۆشتر نییە یا بە کەرامەتی زیاتر نییە بەڵام ئێمە ئەوتین لە ئینعاشە ئێمە ئەوەتین لە تەواریەکە خەریکی ئەوەی بوژانەوە بۆ ژیانی خەڵک بکەین کە بوژانەوە بۆ باری سیاسی کوردستان بکەین کە لە سەرمەرگایە بوژانەوە بۆ باری ئابووری خەڵکین کە لە سەرمەرگایە و بوژانەوە بۆ باری ئەمنی بکەین کە ئێمە لە حاڵەتی شەڕین ئەمە باسەکەی ئێستا وتین لە حاڵەتی تەواریان ناوەی ئەو داواکاریانە نامێنن یا بڕوامان پێیان نەماوە یا خەڵک لە بیری چوەتەوە بە دڵنیاییەوە قۆناغی ئەوەیەتەوە و ئەمە دوا قۆناغ نییە ئەمە زنجیرەیەکە لە زنجیرەکانی هۆشیاربوونەوەی گەلانی ناوچەکە بە گەلی کوردیشەوە بە دڵنیاییەوە ڕۆژێک دێ هەمان ئەو داواکاریانەی پێشوو ئەبنە واقع نەک داواکاری پێتانوانیە ئەو جوڵەی کە هەبوو لە حەفتەی شوباتی 2011 کە زیاتر لە 2 مانگ خۆپشاندان بەردەوام بوو لە سلێمانی و چەند ناوچێکی دەوروبەری یعنی بە یەکجاری لەبار برابێت من بە قسەی کەسێک وەڵامت دەدەمەوە کە خەبیرە و کەسێکی سیاسیە و کەسێکی ئەکادیمیە و کەسێکە لە مەحفەلە دەولیەکانە بوونی هەیە کە ویش بەڕێز دکتۆر مەروان المعەشەرە کە ئێستا جێگری سەرۆکی دەستگای کارنجێ بۆ نەخۆراڵاتی ناوەڕاست ئەم پیاوە دوو خولوەزیری دەرەوەی ئوردون بووە و خولێ جێگری سەرۆک وەزیران و وەسەفیری ئوردون بووە لە ئیسرائیل و لە ئەمریکا لە دانیشتێکی داخراوە کە من وەک چالاژێکی ئەم حەڤەی شوباتە بەشداریم تیا کرد لە لوبنان لەوێ وتی ئەم گەلانە ئەمە دوا قۆناغی ئەم ڕێگەیە نیە بەڵکو ئەم گەلانە سەرەکەون و دیکتاتۆریەت و گەندەڵی شکست دەهێنێ و ئەمە هەنگاوێکە و قۆناغێکە لە قۆناغەکانی ڕاپەڕینی گەلانی ئەم ناوچەوەیە و دیسان ئەم دیکتاتۆریەت و ئەم ناعەدالەتی و ئەم گەندەڵیە شکست دەهێنێ کە ئەمە بە داتا قسەیە کرد و بە ئارگۆمنت قسەیە کرد و ئەمەی ئەمەتیان خاڵی کۆتایی نییە بەڵکو ئەمە هەنگاوە ئەسڵەن ئێستاوتان لە سەرەتایە و ڕێگاکە زۆری ماوە یاحیا نەوزەرێکێک لە چالاکانی خۆپشاندانەکانی حەفتەی شوبات سوپاس کە میوانی ستۆدیۆیە نارتی بووی بەردەوام